ئارامی دەروون مای سەقامگیری و ئارامی دەروون و خۆشی بۆ مرۆڤەکانە بێگومان هەر کاتێک ئەم ئارامیە لە ناو مرۆڤدا هەبوو ئەوە پلە کێشە بۆ ناو خێزان بۆ دەوروبەری بۆ ژینگەی کەتیایەتی بێگومان ئارامی دەروون بۆ هەرێکێک لە هاوسەرانیش لە هەر کەسێکی تر پێویسترە بۆ پێیکەوان خێزانێک پێک دەهێنن و کاریگەریەکی گەوریان دەبێت لەسەر بنیادنانی داهاتوی ئەم خێزانە چ لە نەوەکانیان نابێت چ لە ژینگەی دەوروبەریان بێ هۆش کاتێک ئێمە خێزانێکی سەقامگیرمان هەبوو بێگومان کۆمەلگایەکی سەقامگیرمان نەبێت و ئارامی دەرونی شتێک نییە هەر ئاوا بەسانایی بەدەستێت زۆر جار بەهۆی ئەو ئاڵنگاری و کێشانەی کە خێزان ڕوبەڕوێ بێت و ڕەنگەم ئارامیە تا ڕادێک تێک بچێ بەڵام پاراستنی ئەم ئارامیە لە ئەرکی هاوسەرانە و هەش کاتێک توانرا پارێزگاری لێ بکرێ بێگومان ژیانێکی خۆش فراهم دەکات بۆ ئەم دوو هاوسەرە ئێمە ژەمانەوێ باس لە ئارامی دەروون بکەین بە تایبەتی ڕۆڵی لە پەیوەندی نێوان هاوسەراندا و ڕۆڵی لە ناو خێزاندا بە میوانداری بەڕێز کارزان جەمال ماستەر لە دەروونناسی کە ئێستا لە سۆدیۆ لەگەڵمانان مامۆستا کارزان بەخێر بێی مامۆستا بسمان چیە لە ئارامی دەروون خۆی لە ڕاستیە ئارامی دەروون پرۆسەیەکی دوور درێژە و بە مروری زەمەنیا بە ئەو پرۆسەی کە ئینسان بە تەمەنە ئەڕوات ئەگاتە ئارامی دەرونی و پرۆسەیەکی ئالۆزە لە ڕاستیە ئەوە گەیشتن پێی کاری زۆری جوودی زۆریەوێت زۆر جارە بینین کەسەکان لە حیاتیانە زۆر سەرکەوتون لە ئیشوکاریانە لە کەسابەتیانە لە پێگەیانە لە مەقامیانە بەڵام کە مناقەشەی لەگەڵاکەی لە ڕاستە لە ڕووی دەرونی و ئارام نییە و نەگەیشتوتە چێژی دەرونی لەبەرەوە پرۆسەکە گرنگە بۆ ئینسان و هەموو مرۆڤێکە بێ هەوڵی بۆ بات لە ڕاستی ئاساسی ژیان لەسەر زەویە لە ڕاستیە بۆ گەیشتن بە ئارامی دەرونی کۆمەڵێک بنەما و استراتژی تایبەتی بەخۆیە کە هەموو کەس لە ڕاستە پێی ناگات و هەوڵی زۆریەوێت و گرنگە ئینسان مەهمایەک و لە هەر پێگە و پایەکە بێ گرنگی با بەلایەن دەرونیەکەی خۆی چونکە مرۆڤ کە لە لایەن دەرونیەوە لە ڕاستی ئارام نەبێت و هاوسەنگ نەبێت لایەنەکانیتە زۆر ناتوانێت تاسیکات سەر حیاتی خۆی لەبەرەوە بوونی هاوسەنگی دەرونی هەروەکواڵێ لە جستەیەکی سەلیمە بەڕاستی پێویستی بە دەرونێکی سەلیم هەیە لەبەرەوە زۆر گرنگە ئەم بابەتی کێمێستە مناقەشەیەکەین بابەتی هاوسەنگی دەرونی یا ئارامی دەرونی لای هەڵمان بێتە بابەت و بێتە شتێکی گرنگ و ئیشی لەسەرکەین و پێی بگەین لە ڕاستیە مامۆستا ینی دڵنیام ڕای تۆژەر بەو شێوازەیە کە ینی بوونی ئارامی دەروون هەر ئەمەوە ئەکام کەسە سەرکەوتوو بێ لە ژیانە کاروبارەکانی بەباشی بەڕێوەبەرێ بێتاقەت نەبێ بێزار نەبێ ینی گرفتی تری بۆ دروست نەبێ مامەڵی لەگەڵ دەوروبەریە باش بێ ئەمە چۆن چۆنی پێ کاریگەری بێ بێگومان ئیزافەی بۆ قسەکەی جەنابێت لە ڕاستیە ئارامی دەرونی بریتێ لە گەیشتن بە چێژی حیات چێژی ژیان و مرۆڤ کاتێ خۆی گەورە خەڵقی لەسەر زەویە لە ڕاستیە ڕێی پێیەوە کە بە دوای ئارامی خۆشگوزرانیان گەڕێ لە ڕاستیە و خۆزیانگە بەڕێزە باسە کرد زۆر جار هەیە کە تۆ لە ئیشێکا سەرکەوتوی لە ژیانەکە سەرکەوتوی لە پرۆسی گاوزەگیە سەرکەوتوی بەڵام نەگەیشتویتە ئەو چێژەی کە یعنی کە مناقەشاکەی لەگەڵ یاڵی من ڕاستە هەموو شتێکم هەیە ڕاستە پارەم هەیە ڕاستە ئیشێکی باشم هەیە ڕاستە خێزانێکی باشمێ بەڵام مرتاح نیم نازانم بێتاقەتم قەلەقم جای وایە کە ئابێ لە خۆ لێدەیە ئەمە هۆکارگەر کە تۆ نەگەیشتوی بە ئارامی دەرونی لە ڕاستیە وەکو باسماگە پرۆسی گەیشت بە ئارامی دەرونی بناغەیە بۆ هەموو ئیشێک مرۆڤ لە هەر ئیشێکە لە هەر شوێنێکە بەڕێزت پێشکەشکارێکی من مامۆسایەکەم کەسێک لە شوێنی کۆمپانیاکە ئیشەکە کە لەو شوێنەیە هەسی بە ئارامی دەرونی نەکرد لە ڕاستیە بەرهەمەکەی باش نابێت و ناتوانێت خزمەت کا لەو شوێنەیەوە بەرهەمەکەی بەرهەمێنەوەکە خەڵک سوودی لێبێن لەبەرەوە مرۆڤ گرنگە کە هەر کاتێ ویستی کارێ بکە پێش هەموو شتێ ئایا ئەم کارە لە ڕووی دەرونی و ئارامێکە ئارامی ناکات یان بەستەکە هەر ئەوەیە شتێ پارۆگە لە بەرامبەری ئەو تاو چونکە لە ڕاستیە کە تۆ لە ئیشێکا بوویت لە ڕووی دەرونیەوە ئیشی خۆت نەبوو یا مرتاح نەبوو بە یا بەڕێزە باسە کرد لە ڕووی دەرونی و ئارام نەبووی لە ئیشەکەیە ئیتر ئیشەکە دایکایەتیە باوکایەتیە مامۆسایەتی هەر ئیشێکە لە ژیانە لە ڕاستە کە تو ئارام نەبووی و ناتوانانی بەرەمێکی باش دەبێت لە ڕاستیە وە سوودی نایە بۆ خۆت بۆ کۆمەڵگاکەت و ناتوانانی ئیبداعی لە ئیشەکە ینی بەرەو پێشی لە ئیشەکە ئارامی دەرونی چۆن بەدەستێت بە تایبەتی ئەگەر ڕەبتیکەینەوە بە دوو هاوسەرەوە ینی کاتێک لە پرۆسی هاوسەرگیریدا هەمومان بیستمانە ینی چەند ساڵ یەکەم ڕەنگە ئەم دوو هاوسەرە کێشان نەبێ بەڵام دوا بەدوای ئەوە کە منداڵیان نەبێەوە خێزانەکان گەورە ئەبێت و هەندێک کێشیان تووشە بێ ڕەنگەم خێزانە ئەم ئارامی دەرونی تێک بچێت لە ڕاستیە پرۆسی هاوسەرگیری جگە لەلایەنە دینی و یاسایەتی پرۆسێکی تاو کۆمەڵایەتیە ئەو پرۆسێکی زۆر پیرۆزە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و مرۆڤ کاتێک کە بڕیاڕێ هاوسەرگیری بکات ئیتر ئەمە پیاوە یا ئافرەتە
لە ڕاستیە کۆمەڵێ بابەتی ڕووکەشی لە ڕاستیە نابێت زۆر احتیمامی پێبات یعنی ئەوەی لە ناوەخنەوە گرنگە یعنی تۆ مەهمایەکون ئەو کەسی بەرامبەرە پێگەی چییە پای چییە پارەی چەنەیە سەروەتی چەنێ ئیشی چییە ئەمە هەمووی بەلایە لە ڕاستیە کاتێکە لە ڕووی ئارامیەوە نەگونجان پێکەوە کە نەتوانانی بگەنەوە ئاستەی کە فعلەن ئێمە لە ڕووی دەرونی و ئارامین لە ڕاستیات چێژی نابێت من بەڕاستی زۆر کە زیێتە لام چەند ساڵە هاوسەرگیان 10 ساڵ هاوسەرگیریان کردووە ئەڵێ چێژم نبینەوە لە هاوسەرگیریەکە و هەموو شتێکیشم هەیە لە ڕاستیە و خاوەنی پارێکی زۆر ساڵانە 1-2 سەفەریشەکەین و مناڵیشمانەیە کچیشمانەیە کوڕیشمانەیە بەڵام نەگەیشتمەتەوە چێژەی کە کەسێکی هەژار ئەبینم پێگەیشتووە مەسەن لەگەڵ هاوسەرەکەیە کە دڵخۆشە ئەمە ئەمانگێتەوە ڕاستی کە لە ڕاستیە کۆمەڵی شتێ لە ژیانە ناتوانێت ئاسوودەت کات تەنها بابەتە دەرونیەکە زۆر گرنگە بۆی کەمە ئاسوود دەکات ئەمە ئەبینین زۆر جابینیمانە من لە زەرجاریا لە ترافیک لایتە ئەبینم ژنوپیاکی فەقیر بە ماتۆرسکیلێک پێکەن لەگەڵ یەکە مەسەلەن جەو ئەوگرەگرێن قسانە لەگەم ناڵەکانە یعنی خۆشی ئەبینن لە کاتێک ئابینی کەسێکی تر بە سیارێکی زۆر گران بەهاوە سێرێکی دەموچیانیەوە بەیەکا بێتاقەتن ئەمە ئەمانگەێتەوە ڕاستی کە لە ڕاستە گەشت بە ئارامی دەرونی پەیوەندی بە پارە و مڵک و سامان و پلەوە نییە لە ڕاستیە خودی ئینسانەکە خۆی قەرارەیە کە لە ڕووی دەرونی ئاسودۆم لەگەڵ تۆە یا ئاسەدونیم لەگەڵ تۆە ئەوە گرنگە ماوەسا پەیوەندی بەهێزی نێوان هاوسەران ئارامی دەرونیەکە دروستەکە یاخود بوونی ئارامی دەرونەکە پێشوەختە ئەبێتە مایەوەی کە ئەم پەیوەندیە بەهێز بێت خۆی لە ڕاستیە هەتا لە ڕووی دەرونی و ئارام لەگەڵ هاوسەرەکەدا ناتوانێت پەیوەندێکی باش دروستکەیت ئەکرێ پەیوەندەکە مزەیەف بێت یا با بڵێن سەرپێی بێت یا لەبەر خاتری خەڵک بێت بەڵام لە ڕووی دەرونیەوە کە تۆ ئارام بووی لەگەڵ کەسێکە ئیتر مەهمایەکوون ئەو کەسە لە هەر شوێنێکا بێت بێگومان پەیوەندەکە باشتر بێت کەواتە هەتا لە ڕووی دەرونیەوە تۆ لەگەڵ هاوسەرەکەتە ئاسوودە نەبیت لە ڕاستە ناتوانانی پەیوەندێکی باش دروستکەی و هەومانەزانین خێزان لە ڕاستیا بنای کۆمەڵگایە تۆ کە خێزانەکە لەسەر ساسێکی ڕق و قینە و نە ئارامی دەرونی دروست کرد لە ڕاستیە ئەم مناڵە سبێنشتە کۆمەڵگا و خزمەتەکە ئیترە خزمەتە جاری وایە خراپە لە بەرەوەی باش بەرەوە دەنەکراوە لە بەروی لە خێزانێکی ئارامەوە نەبووە من زۆر جارە بینم خێزانەکان ئەڵێ من هەموو شتێکم بۆ مناڵەکەم کردووە و هیچ شتێکی نوقسانیەکی نییە مەسەلەن لە ڕووی مادیەوە لە ڕووی پۆشاکە و لە ڕووی هەر شتێکەوە سوتی بۆمان کردووە بەڵام سەیرەکەی بێژۆیمانەکە مەسەلەن بە دڵ ئێمە ناکا قسەی بەرز و نزمەکە لە ڕووی ڕەفتاریە و باش نییە بۆ لە بەروی ئەم مناڵە لە خێزانێکی پڕ کێشەوە دروست بووە لە خێزان ینی ڕاستە هیچ هەموو شتێکی هەیە بەڵام ئارامی دەرونینێک کە باسمان کرد مەسەن ئەبینی دایک باوکە بەردەوام لە مشکلە بەدەوام لە گرفتار ئێمە تەسیرەکە سەر ماڵەکە لە کۆتاییە لە داهاتووە مناڵەکە خێتە کۆمەڵگاوە لە ڕاستیە تەسیری ئەو خێزانی لەسەرم لەبەرەوە خێزان بنەمایەکی زۆر ئەساسی بۆ کۆمەڵگا کە تۆ خێزانێکی نەئارامت هەبوو لە ڕووی دەرونیەوە ئاڵۆزت هەبوو مشکلەدارت هەبوو لە ڕاستی ئەمە تەسیرەکە سەر کۆمەڵگاکەت بۆچی ئێستا لە مجتەمەعێکا ئاژین گیرمان خوارە بەدەستن کار بەدەسانەوە گیرمان خوارە بەدەست وەزیر و پەرلەمانتار و نازانم مۆزەف و هەموو شتێکەوە بۆ لەبەر زادی و خێزان کەمە باسیەکەین خێزانێکی پڕ ئاڵۆز پڕ مشکلە پڕ کێشە گەورەت کردۆ مناڵەکەت خستۆ ناو کۆمەڵگاوە یعنی گرفتەکە ئەوەیە ڕاستە تۆ مناڵەکەت ئێستا گرفتە بۆ خۆت مشکلێ بەس بین ئەم مناڵە خێتە کۆمەڵگاوە ئەمە بە حساب خزمەتی کۆمەڵگاکە لەبەرەوە بگرینگە دایک و باوک بە بۆچوونی من پێش هەر شتێک گرنگ بە کۆک بن لەسەر ئەوەی کە پێویستە ئەم خێزانە لە ڕووی ئارامیەوە ئەبێ ئاسوودە ببێ داڵێکی باش بێ بۆ مناڵەکان لە ڕاستە نابێ پیاو کە ڕۆیشتەوانە پترسێ لێ بچێتەوە ماڵەوە مامۆستاکاتان بە ئەمە تۆزە واقعی بینایی ڕەنگە خەڵک پرسیار بکە باشە من ئارامی چۆن بەدەست بێنم لە کاتێکا باری ئاپورین باش نییە باری کۆمەڵایەتین باش نییە نەخۆشم هەیە ینی کۆمەڵک کێشە هەیە لە ناو خێزانە کە کاریگەریە بێ لەسەر ئەم خێزانە بە جۆرێک نازانە چۆن هەڵسوکەوتی لێ بکە و بێگومان ئەمە کاریگەری دەرونی لەسەر هەر یەکێک لە هاوسەرەکان دروستەکە لەم کاتیا پێویستە خێزان چی بکەن هاوسەران چی بکەن لە ڕاستی ئەوستا مەسەلەی ئارامی دەرونی مەسەی قەناعەتە پەیوەندی بارودۆخەکەەوە نیە بارودۆخەوە بەڵێ ئینسانە بێ خۆی دروستی کات لە ڕاستیا تۆ بێ قەناعەتە بۆ بێ کە هەتا وقناعت بو إمكانته بك اللي بدأ سيتوها راستا طموح إنسان زورة وإنسان هؤلاء بقعت برسترين أصلاً يعني بلام تقوي كهتا اللي بدأ استعيل راستيا بتشي جيل بيني يعني بداخل ومن زوج جنجبينم كتاز واجيان كروا حر خليك الراكو بارا باكر بو الله بو يشتيكم هي بداهاتو تو أم داهاتو ديارني أستاذيان تو أم داهاتو تشي على سبيني بيجي تو بو استشي جوار ناقي لم حياته بداخل ومن هارمي لراستيا شن صالك أو سجيان كروا الله تعالى سلم الله مثلا بيس حدنا لسد ميزة ناني بخوي مثلا خيزانة كم تشتكم اللي بري مجال ما نبو
ئوستازیان مەسەلەی هاوسەرگیری مەسەلەی بوون لە ماڵێکە مەسلەیەکی پیرۆزە نابێ زۆر بە بێقیمەت سیرکرد نابێ بە شتێکی زۆر هەوانتە سیرکرێ لەبەرەوە تو هەرچێکت هەیە فەقیری دۆڵەمەنی نەخۆشت هەیە نەخۆشت نییە ئیشت نییە گرنگە لە چوارچەوەی خێزانەکەدا جوێ دروستکەی کە هەمومان هەست بە ئارامیکەین هەم پیاوەکە هەم ئەفرەتەکە هەم مناڵەکە گرنگە پیاوکە چوە دەرەوە لە ماڵەوە لە ڕاستیا بیری ماڵەوە بکات و بیری ئەو کاتەکە ئەگەڕێتەوە ئافرەت بە هەماشیەوە مناڵ لە ڕاستیە بۆچی مناڵەکەمان پەرتەوازن بۆچی بە گوێمان ناکەن بۆچی حەزەکەن زۆرترین کات لە دەرەوە بن لەبەرەوەی ئەو مەلازە ئامینە یا ئەو گۆشە ئارامێنە لە ماڵەکەیە یعنی پیاوە بینی لە ماڵەوە من ئەو کاتە مرتەحم کە لە دەرەوە کاک من لە ماڵەوەم بەردەوام مشکیلە و دەنگەدەگی ئافرەت و بۆڵە بۆڵ و ئەم دروستکردنی ئەم جەوە لە ڕاستە جوێکی ناخۆش دروستەکە وای لێکە ئەوەی کە بەڕزت باسیەکەی مەسەلەی ئارامی هەر وجودی نەبێ لەبەرەوە قەنەعەتەکەیە و مەڵێ من ناتوانم ئەو بکەم یا ئەوم نییە بیکەم بۆ خێزانگەمیان نەخێر بەڕێز دەتوانێت قەنەعەتکەن بە یەکتری کە ئەوەی هەیە لەبەر دەستە ئەوەیە و چێژ لە وەزعەوە بینن چونکە ئەوەی ڕۆی ناگەڕێتەوانێ زۆر باشە ماوەستا کارزان تا چەند گرنگە ینی گرفتێکی بچوو کێشەیەکی بچووک لە نێوان هاوسەر لەناو خێزانە هەبوو ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە کاریگەری نەبێتە سەر دەروون ینی بە تەواتی دەرونی ئەم کەسە بڕوخێن هیچنا هەنگاو بنێ بۆی کە چارەسەر بکرێمە تا چەند گرنگە لە ڕاستیا بمانەمانەوە هەموو خێزانە کێشەی هەیە و من پێم وایە لە ڕاستیە هەر خێزانە بە کێشەیان نڕە بە قووەت نابێت و چۆن دارێک لەبەردەم ڕەشەبایەکە بەردەوام وای لێت بەهێز بەرامبەر ڕۆژەبای ئەوەستە تەسیری تێناکە کەواتە گرنگە دایک و باوک یا هاوسەران کە تازە زواجگرت قەنەعەتیان بۆ بێت کە مەسەلەی بوونی کێشە زۆر واردە و هەر خێزانەکەی لە ڕاستیە لەسەر ئەساسی کێشەی بچکۆلە و چارەسەرکردن دروست نەبێت بە قووەت نابێسبێنێ یعنی ئێمە بینی خێزانێکی زۆر گەورە زۆر بەهێز لە بەسیترین مشکلە لە پشتێکی زۆر بچووکە ڕووخاوێ خێزانەکە مەسەن لێک ترازان بۆ لەبەرەوەی حەزیا ئەو توانیانە بووین بەربەرگاری مشکلەکان بنەوە لەبەرەوە ئەبێت دایک و ئەبێت ژن و پیا و بزانن کە ئەم ژیانی ئەمان دەسی پێکەن و پێوترێ پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە و بەرزی و نشێوی زۆری تایە و ئەبێ بەرەنگاری بنەوانێ و ئەبێ بزانن کە ئەو ژیانی کە بۆوان دانراوە لە ڕاستی ئەبێ ئەمان جوانیکەن خۆی جوانی ژیانەکە خۆی ئەگەر خۆ بێتە دەست ئەوەی کە ئێستا هەیە وەکو بەڕێزت باسی کرد ئەوە مشکل و ئالۆزیە لە ڕاستیا جوان نابێت لەبەرەوە ژن و پیا بێ خۆیان قەرار بن کە فعلا ژیانیان خۆشکەن و ئەبێ بڕیارم بڵێ تەواویتر ئێمە بێ خۆش بژین بەدەر لە هەموو ئەو مشکلانی کە هەیە بەدەم لە ئەو نەهامەتی و بێموچەیی و نەبوونی کە هەیە چونکە لە ڕاستیا مەسەلەی پرۆسیازەکی پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەبێ ئینسان ئەم ساڵی لە پاری باشتر بێت یعنی ناکرێت تۆ بەردەوام لە پرۆسەیەکی ئالۆزابیت و بەردەوام بژین بڵێ من ئەم ساڵ ناسایتر جیابمە لە هاوسەکەم هەر ئەم ساڵ تەحملەکەم هەر سایتر تەحملەکەم لە ڕاستی ئەوە تەحملکردنی ئەبێ ئینسان قەنەعەتی بۆ بێت کە مادام خەلق بووە کەواتە مشکلە وجودی هەیە کەواتە چارەسەریشی هەیە لەبەرەوە بە هەر خێزانەی لە ڕاستیا بە پرۆسەیەکی ئالۆزی مشکلات تێنەپەڕێ خێزانێکی بەقوت نابێت بۆ چوونی ئێمە زۆر باشە ئێمە پێکاتی خێزانە زین بە تایبەتی لە کۆمەلگایکی وەکو کۆمەلگای کوردی ئێمە سەرۆکی خێزان هەیە دایک هەیە کچ و کوڕی ناو خێزانەکە هەیە هەندێک خێزانمان هەیە گەورەترە داپیرە و باپیرێتە هەر بەڕاستی ئارامی دەرونی دەکرێت بڵین بەپێی پێگەی ئێمە لە خێزاندا ئەگۆڕیان ئەوە تا هەمومان وەکو یەک پێویستم ئارامیە دابین بکەین بۆ خێزان لە ڕاستی ئەرکێکێکمان جیاوازە بڵێ بەتایبەتی لە خێزانی کوردی ئەگەر باسکەین لەو چەرکە زۆرەکە لەسەر باوەک بێت و پاشان دایک و پاشان مناڵەکان لە ڕاستی ئەبێت هەنێ بنەما هەیە لە خێزانە بپارێزێ من هەمیشە باسێکم لە ڕاستە من کارم بەوەنێ لە ڕاستی ئەوروپی چۆن ئەژین ئەمریکی چۆن ئەژین من کارم بۆی خێزانی کوردی چۆن ئەژین لە خێزانی کوردیا لە ڕاستیە باوەک قاید بێ لە ماڵە ئەبێ ڕابەرێکی زۆر باش بێ نابێت دیکتاتۆر لە ڕاستیە ئەبێ ڕابەرێکی زۆر باش بێ ئەبێتە چاولێکەرێکی زۆر باش بێ بۆ مناڵەکان و ئەبێ سایە و سێبەرێکی زۆر پیرۆز و گرنگ بێ بۆ هاوسەرەکەی بۆ مناڵەکانی چونکە مناڵ کە هەسی بەمە کرد هەسی بە قووەتی باوەک کرد یعنی ئێستا بین مشکلی زۆری گەنجەکانمان بەهۆی چیوەیە بەهۆی کە باوەک قاید نییە لە ماڵە بەداخۆ من ماوەی لەمە پێش حەزەکەم وەکو شتێبی گەرمانێ لە یەکێ لە خۆشخانەکان هەبووم بار دۆکتەر دەستین باش نەبوو لە خەسخانە بووم شەو گەنجێکیان نات چەقۆی لە یاو برادەرەکەی یعنی تر خەریکی مشکلی حەلکردنەوەیانە پۆلیس و شت تەدەخۆلی کردبوو لە لەحزەکانە دایکی کوڕەکە هات
من بەڕاستە گوێم لێ بوو نەم حەز ناگوێم لێ بەس گوێم لە مناقەشەکەیان بوو دایکەی ود باشە لای باوکە بڵێ شیشۆ بەس یا باوکە نەزانێت بیرم کردو یعنی خێزانی کوردی گەیشتۆتە شوێ لە ڕاستیە گەیشتۆتە ئاستێک کە بەڕاستی ئەم کارە سادە گەورانە بشارێتەوە ئەو باز نەکرێت ڕاستە هۆکارەکەی لۆچی باوکە بێ باز نەکرێت دڕندەی باوکە بێ باز نەکرێت بەس لە کۆتاییەکە خێزان لەسەر ساسێکی علمی یاسازێکی پەرۆدی دروست بوو بێت لە ڕاستیان نابێ نهێنی بە لە بینیان ئەسڵەن نابێ کارە ساتە ڕووبات یعنی مناڵێکی گەنج لە یەک و دووشەوە چێکا لا کارتریە ئەمە کێشەی خێزانی ئەمەیە کە شیرازەکەمان بچڕانەوە لە ڕاستیە و بەڵێ باوک ئەوەی بەلایەوە گرنگە پارە پێیاکات لە ڕاستیە وای لێ هاتووە باوک ئەوە گرنگە بەلای پارە پێیاکە دایگەوە گرنگە لە ماڵەوە چێشتونان حازرکە ئیتر مەسەلە پرۆسە پەرۆدیەکەمان بەجێشتەوە بۆ خەڵکی تر بۆ ئیعلام بۆ برادەر بۆ دەرەوە بۆ ژینگە ئیتر گوێ ناین سبێنی ئەمە کە دروستە بێ و گەورە بێ مناڵە کارەسا دروستەکە لە مجتەمەعا ئەبێتە بەڵاو بەسەر کۆمەڵگەوانێ باشە مامۆستا تا چەند گرنگە ینی بۆ زیاتر ئارامی دەرونی لێبوردەی هەبێت لە نێوان ئەم هاوسەرانە ینی خۆ بە دوورگرتن لە خۆ بە گەورەزانین ینی چاوەڕووکین ئەو بێداوای لێبوردن کە ئەو بێت ئەوە بێ ینی زۆر جار کەسێکە هەڵەژەکە ینی شتێکی کردو بەرامە خێزانی هیچ هێشتا هەر ئەو بەتەمایە خێزانی بێداوای لێبوردن لێ بکە ئەمە تا چەند گرنگە هاوسەنگی ببووی کەم خۆشەویستیەکە زیاتر بێت هەم ئارامی دەرونیەکەش بەدەست بێت لە ڕاستیە کەمە بڕێمان لەوە کەسێکا بژین لە ڕاستی ئەبێ ڕۆحی لێبوریمان زۆر زۆرتی ئابێت یعنی نابێت چاوەڕێوەکەین بەرامبەرەکەمان هەر شتێکی ئەبێ ئەو داوای لێبوردنکە یا ئەو غەڵاتی کرد ڕاستە لە کۆمەڵگەی کوردیە ئافرەت نازی زیاترە و ئافرەت هەمیشە چاوەڕێکە مێردەکەی داوای لێبوردن لێکات ئەمە پەیوەندی بە کولتور و عادەتەوەیە ئەمە شتێک نییە کە بات لە ڕووزانسیۆ باس کرد بەڵام گرینگە دایک و باوەگۆ ژن و پیاو بگەنەوە قەناعەتەی کە لێبوردەی بەرامبەر بە یەکتری گەورەیە نەکەمیە یعنی مشکلەکەی زۆر جاڵێ من ئەو غەڵەتی کردو چۆن داوای لێبوردن لێکم باوەڕکە ئوستاد لە مشکلی وایە قسەمان کردو شتی زۆر بەسیت بەس ئەوە شتێکی زۆر بەسیت بووە ئەم پیاوە لەم ژنە عادەت بووە یعنی دنیامانین کوتی نەخێر هەر ئەبێ داوای لێبوردنەکە ئەجارێ خۆشم تۆ ئەم داوای لێبوردنە بۆچی ئەو نەقورسەکە نێڵێت بۆچی نایڵێت یعنی من کە لەگەڵ هاوسەرەکەم ماژیام لە ڕاستیە ڕۆح و دڵ یەکترین یعنی چیتیا من لە خۆشەویستین کەسی ژیانم خۆش بم بۆچی لێی نەبوورم جا لە ڕاستیە وەکو بەڕێز باسە کرد هەنێ مشکلە هەیە یعنی مەسەڵەن بەدەست کەسمان نییە قەدەر واو لێکە زڵۆڤ واو لێکە بارودۆخ واو لێکە کەسێک قسەیەکە لە بینمانە کەسێک دەدەخولەکە لە بینمانە ئەبێ پەیوەندەکەمان ئەوەنە بەهێز بێت لە ڕاستی ئەم شتە کوچانە ئەم شتە کەمانە تەسیر نەکات لەسەر پەیوەندیەکە ئەگەر تەسیریش کرد لە ڕاستیە بێت زانستیانە و پەرۆدیانەمان بەڵە بکەیت چونکە ئێمە بناغی خێزانێکمان داناوە مناڵمان هەیە مناڵ پەروەرداکەی مناڵەخینە کۆمەڵگاوە ناکرێ بڵێ من هەر لەوێ تۆ هەر لەوێ وەکو کوردەواری ئەڵێ ئەم لە شاخە بخوێنە ئەو لە شاخە بخوێنێ لە ڕاستیەوە هیچ نەخۆشەویستیە ئەو پەیوەندێکی سۆزدای لە بینی خێزانەکان لەبەرەوە دایک و باوەک ئەبێ یەکەم کەس کە تەنەزولی بۆکەن یەکتری بێ هاوسەرەکانیان بێت کەسێکی تر نەبێت لە ژیانیان هەڵسا کارزان جابوونەوە تەلاق لە عینی پیرۆزی ئیسلامیشە بە چارەسەردانراوە بە هاوسەران و زۆر جار خێزانەکان پەنا بنە بەر ئەمە بەڵام ینی من لەما گوێم لە بابەتێکەگرێ و ئێستا مۆدلی ئەوەیە کە تۆ دەست بە پەیوەندیەکانەوە نەگری ینی هەر شتێک هەبوو یەکسەر وازی لێ زۆر کەم ئەومان هەیە کە دەست بە پەیوەندیەکانەوە بگرین لێبوردە بینیان پەیوەندیەکان باش بکەنەوە تا چنێک ئەرکی ئێمە کە پارێزگایی لە خێزان بکەین بە تایبەتی ئێستا بینین هەڵۆشانەیەکی زۆری جابوونەوەی خێزانی هەیە لە هەرێمی کوردستاندا قسەکەی جەنابدا لە ڕاستیە وەکو باسمان کرد پیرۆزی خێزان نەماوە یعنی خێزان لای کچووکوڕی گەنجی ئێستا بۆتە عەقدێک ئەینووسن و باتڵیەکەنەوە ئەینووسن و باتڵیەکەنەوە گوێنە لەوەی کە پرۆسەکە چەند پرۆسێکی پیرۆز بووە ئوستاز گیان بیکنۆیم گەنجە بیکنۆی خێزانەکەیەتی بیکنۆیەکە باوکێتی ئەوان وا پەروە دەکراون یعنی خۆم گەنجە لە ڕاستیە لە ئاسمان و ناوتە خوارانێ تەمان زادەی خێزانەکەیەتی لەبەرەوە دایک و باوک زۆر گرنگە ئەوەی زۆر مهمە لە ناخی مناڵەکانە بیچەسپێن پیرۆزی خێزانە گرنگی پێکەوە بوونەکانە وەکو بەڕێزە باسە کرد یعنی کەمە لە گەسێک ئاوسەرگیریەکەی ئەبێ زۆر بڤەیەکی گەورە بێ کە من لێ جیابمەوانێ نابێ بڵم جا کە تا ئەوێ ئەڕۆم ئەگەر بوو نەبوو جیابینوانێ چونکە بەڕاستی تێکدانی خێزان یا جیابوونەوەی ژنومێردەی هەر پرۆسەیەکی یاسایی و قەڵەمی نییە بینوسیتەوە شتیتری بە دوای لە ڕاستیە مناڵەکە سەرگەدانەوێت لەبەرەوە من کە بڕیارەمە یا گەنجە بڕیار یا هاوسەرگیری بکە لە ڕاستی ئەبێت زۆر بەقوۆن بێ یعنی من وتومامیشە لە ڕاستیە مەسەلەی هاوسەرگیریشی مناڵ نییە بیکات ئیشێکی مناڵانە نییە تۆ دەستی بیت وازی لێبێنی کاسپێک نییە بڵێ ئیکەم ئەگەر باش بوو خێر غەلاخێر ئەگەر باشیش نەبوو وازی لێهێنم
یا بۆ نمونە چکە تۆ سپێنە بیتە باوە کە بیتە دایک من وتمە لە ڕاستیە بوون بە دایک و باوک شتێکی ئاسانە پرۆسەیەکی بایۆلۆجیە ومانەزانین بەس دایکاتی کرد باوکاتی کرد لە ڕاستە ئیش هەموو کەس نییە و هەموو کەس ناتوانێت لەو ئاستەیە بێ یعنی بەداخەوە زەلامە بینم دەم ماڵیە حەوت ماڵیە لە ڕاستیە لە ڕووی پەرۆدێ ناتوان پێ بڵێم دایک ناتوان پێ بڵێم باوک چکە لەو ئاستەیانە و کەسی ژێ یەک مناڵێکی هەیە گەنجێکی شێ و تازە تەمەنێکی و تازا سەرگیریان کردووە لە ڕاستیان نمونەی دایکە نمونەی باوکە لەبەرەوە پرۆسەکە بێ پیرۆز کرێت جا ئەم پیرۆزکردنە لە ڕاستە ئیشی ڕاگەیاندنە ئیشی دایک و باوکە ئیشی خێزانەکانە ئیشی پەروەردە ئیشی خوێندنە ئیشی زانکۆکانە چونکە کە تۆ گشتە پرۆسەیەکی پیرۆزەوە کە پیرۆز بوو لات لە ڕاستە زۆر بنرخەبێلات باسان دەستی نایێت جاران حەفلەی هاوسەرگیریان بڵاو کردو ئێستا حەفلەی تەلاقی هاتووە مامۆستانی بەڕاستیمانە هەمووی لێکەوتن دیارە بۆ پرۆسەکە لە ڕاستیە لێرە ناوەسە بەداخەوە یعنی ئەگەر چارەسەر نەکەین ئەگەر ئیشێ نەکەین هەمومان لەجێ خۆمانەوانێ پرۆسەکە زۆر خراپترە بێت و پێم وایە لە ڕاستیا بێتە مۆدێل کە تۆ بۆ ماوەی هاوسەرگیری لە کەسێکاکەیت و دوای جیان کۆتایی بابەتەکەمان بۆ بێت تۆزە گەشتبینانە بڕوانی لە بابەتەکە ینی تا چەند ئەم ئارامی دەرونیە ئەبێتە مای خۆشەویستی نێوان خێزانەکە بێتە مای پەیوەندیەکی تۆکمە نێوان هاوسەران درێژەدانێکی زۆر بەبوونی ئەم خێزانە ئەم هاوسەرگیرە و دوور بێ لە جیابوونەوە لە ڕاستیە هەر خێزان لەسەر بنمایەکی دەرونی و ئارامی دروست بوو چێژی هەیە لە ڕاستیە چەند کە زەبینین 50 ساڵە 6 ساڵە لەگەڵ ئافرەتەکە ئاژی ئێستا ئامادەن یەک شۆری دوورکەوێتەوەوانە ناتوانێت بەبێ بۆ لەبەرەوەی ئەوەی کە باسێکەکەی نێمە ئەوەیە پێ بگەین ئارامی دەرونیەکەیە چونکە ئەم پیاوە ئەم ژنە بۆتە بەردی سەبووری بووی لە فارسیا شتێکی بەردی سەبووری پێڵ یعنی ئەم ژنە ئەم پیاوە بۆتە بەردی سەبووری بووی کەسێنی لە دنیا ئارامی کاتۆ جگە لە پیاوەکەی جگە لە هاوسەرەکەی جگە لە ژنەکەی گەیشتن بەمە لە ڕاستیا ئیش شێوە جوودیەوە بە ئاسانیش نایە لەبەرەوە گرینگە هەمومان هەوڵی ئەوە بین پێش هەر شتێک پێش هەر لە ڕاستیا منتم ینی پێشەوەی تۆ خانوو بکەی پێشەوەی سیارەکەی لە ڕاستیا بە دوای ئارامی دنیا بگەڕێت چۆ گەشت ئارامی دەرونی ئەوانی تر زۆر ئاسانەی شاڵە زۆر سپاس بۆ بەڕێز کارزان جەمال ماستەر لە دەروناسی کە لەم چاوەڕە لەگەڵمانە بوو بە هیوای سوود و کەڵک بۆ هەموو بینەران و بیسەران.